بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میرەبان. ئێمە وەکو ڕێکخراوی ئەندامی عەبدەی شوبات ئەمڕۆ لێرە کۆبوونەوە لە گلاسگۆ گرین دژی تیرۆرکردنی مامۆستا جیهان. مامۆستا جیهان یەکێک بوو لەو دەنگە بوێرانەی کە لە کوردستاندا چەندەها جار ڕەخنەی لە حکوومەتی هەرێم و بنەماڵەی بارزانی کردووە، بە تایبەتی وەزارەتی پەروەردە. ئێمە مامۆستا جیهان یەکێک بووە لەو دەنگە دلێرانەی کەوا هەمیشە ڕەخنەی هەبووە، بەڵام سەرمایەدارانی هەرێمی کوردستان کە ئەم ڕەخنەیان پێ قبوڵ نەبووە، بۆیە هەستاون بە تیرۆرکردنی کە لە ناوچەی بارزان. ئێمە لێرەوە بە هەموو شێوەیەک ئیدارەی ئەم تیرۆرکردنە دەکەین، کەوا لێرەوە پێیان دەڵێن ئێمە وەکو ڕێکخراوی عەبدەی شوبات هەمیشە کارە قێزەوەندەکانتان بە دیار دەخەین، داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش دەکەین کە کەیسی مامۆستا جیهان بە هەموو شێوەیەک یەکلایی بکرێتەوە بۆ ئەوەی ڕوحی گیانی پاکی شاد بێت. لێرەوە پرسە و سەرخۆشی خۆشمان ئاراستەی بنەماڵەکەی دەکەین. ڕوحی شاد بێت، دووبارە دەستان خۆش بێت.